خزمەتگوزارێ گشتیەکان بۆ گەڕێکی سەرموستی ناحەی شۆڕش لە بواری جێبەجێکردندان دوای تەواوکردنی پرۆژەکانی تری خزمەتگوزاری بۆ و گەڕەکە لە هەوڵێکی نوێدا کۆڵانەکانی گەڕێکی سەرموستی لە ناحەی شۆڕش کردتاو دەکرێن. پرۆژەیە بودجەی تەرخانکراوی 14 ملیار و 823 میلیۆن دینارە. پرۆژەکە کۆمپلیمنتەریە واتە ئاو ئاوەڕۆ و هەروەها کارەبا و ئەمڕۆژ بینیمان خێتاوکردنەکە دەستی پێکردوتەوە. لێرەوە دەستخۆشی لە ئیدارەی ناحەی شۆڕش و هەروەها سەرۆکاتی شارەوانی و سەرجەم ئەندازیار و کۆمپانیاکەش دەکەین کە دڵسۆزانە کارەکانیان ڕێکپێک دەکەن. ئەمە یەکێکە لەو پرۆژانەی کە لەسەر ڕاستپاردە و بڕیاری بەڕێز کاکوبات تاڵەبانی هاتوتەوە بواری جێبەجێکردن. دانیشتوانی ئەو گەڕەکەش جێبەجێکردنی پرۆژەی قرتاو باوڵێکی تری خەمخۆرانە دەزانن بۆ خزمەتکردنی دانیشتوانی ناحەی شۆڕش. ئەمە زۆر دەستخۆشی لە کاکوبات و لە قایمقامی چەمچەماڵەکەین بەڕاستی ئەم خەڵکەی ئێرە لەناو ئەم قوڕ و قوڕا و شوێنەکەمان گەلێ شوێنێکی خراب بوو. ئەم گەڕەکە بەڕاستی پێویستی بە قیرتاوکردن بوو. دەستخۆشی لە کاکوبات دەکەین کە بەهێنانی ئەم قیرە بۆ ئەم گەڕەکە زۆر مای دەستخۆشێت چکونی ماوەیەکی زۆر ئێمە تەلەبەمانەیە ناتوانین لەناو ئەم قوڕە تەلەبەکانمان بنێری بۆمەکە بەڕاستی پێویستمە بەم قیرە بوو. دەستخۆشیان لەگەم بەڕاستی کارێکی جوانە ئەمە ئیسفادەی بۆ هاوڵاتیان زۆرە هەم لە ڕووی جوانیەوە بڵین بۆ جوانیەکە بەخشێ بە گەڕەکەگەوە لە ڕووی باشیشەوە ئەمە ئیسفادەی زۆرە لە زستانانە بە تایبەتی قوڕاو هەیە لە هاوینانە تەبوتۆزەیە بەڕاستی هاونیشتیمانان ڕزگاریانە بێت لەو مکەسەراتەوە. وەکو قایمقامی چەمچەماڵ ئاشکرای دەکات پرۆژەکانی خزمەتگوزاری لە بوارەکانی ئاو ئاوڕە و ڕێگاوبان بۆ گەڕێکی سەرموستی ناحەی شۆڕش بە بڕی زیاتر لە 14 ملیار دینار جێبەجێکراون و ئەو کارش باوڵێکی دیکەی خەمخۆرانە بۆ خزمەتکردنی ناحەی شۆڕش ناوزەت دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، ناحەی شۆڕش.